سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەژنووسی پرۆژە یاسای بودجێ عێراقی بۆ ساڵی 2018 پەسەند کرد. لە ڕەژنووسەکەدا پشتگیرێن لە 17 کەم کراتەوە بۆ لە 12.67. ئەمە لە کاتێکدا ئەمڕۆ حکومەت هێرێم لە ڕاگەنراوێکدا داوای کردبوو ئەم ڕەژنووسە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند نەکرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەژنووسی یاسای بودجێ عێراقی پەسەند کردو و پشکی هەرێمیش کەم کرایەوە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بە سەرۆکاتی ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوەی عێراق کۆبوونەوەیکی لەسەر ڕەژنووسی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 ئەنجامدا و ڕەژنووسەکەی پەسەند کرد. بە پێی زانیاریەکان دوو وەزیری کورد کە پێک هاتوون لە دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەران و فریاد ڕەوەندوز وەزیری ڕۆشنبیری دەنگیان بە ڕەژنووسی یاساکە نەداوە. لە یاساکەدا پشکی هەرێم لە 17 بۆ لە 12.67 کەم کراوەتە و ناوی حکوومەتی هەرێمش گۆڕدراوە بۆ حکوومەتی پارێزگاکانی کوردستان. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە بێ بەشداری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێوە چووە و لە کۆبوونەوەکەشدا بڕیار دراوە دەسەڵات بدرێت بە سەرۆکوەزیران ئەگەر بیەوێت گۆڕانکاری لە ڕەشنووسی یاساکەدا بکات. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ پێش کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق حکوومەتی هەرێم داوای ڕەشنووسی یاساکە پەسەند نەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوەکەیدا داوای لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کردبوو ڕەشنووسی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 پەسەند نەکات کە بەبێ حکوومەتی هەرێم ئامادە کراوە. حکوومەتی هەرێم لە ڕاگەیەنراوەکەدا باز لەوە شەکات کەمکردنەوەی بەشە بودجێ هەرێم لە 17 بۆ لە 12.67 و ناوهێنانی حکوومەتی هەرێم بە حکوومەتی پارێزگاکانی کوردستان لە ڕەژنووسی یاسای بودجە پێچەوانەی دەستورە. ئێستا خەمیزەرەکی هاوڵاتیان دابینکردنی موچەیە، بەڵام دیار نییە کەی بەغدا و هەرێم لەسەر ئەم پرسە ڕێکەکەون. ژمارەی موچە خۆرانی هەرێم لای بەغداد 682,000 کەسە و حکوومەتی هەرێمیش هەر ڕۆژە و ژمارەیەک لەبارەی موچەخۆرانی هەرێم بڵاو دەکاتەوە. حکوومەتی هەرێم لە دوایین ڕاگەیاندراودا کە یەکشەممە بڵاوی کردەوە ڕای دەگەیەنێت ژمارەی موچەخۆرانی هەرێم 1,249,481 کەسە و کۆی موچەکانیشیانە کاتە 897 ملیار و 500 ملیۆن دینار. ئەمە لە کاتێکدا پێشتر بەرپرسانی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد ژمارەی موچەخۆرانی هەرێم 1,400,000 کەسە. حکوومەتی هەرێمیش لە مانگی 12 ساڵی ڕابردوو لە کاتی پەسەندکردنی یاسای بودجێ عێراق لە ڕاگەیەنراوێکدا کۆی موچەی موچەخۆرانی بە 880 ملیار دینار دانا. ئێستا بەپێی تۆماری بایۆمەتری ژمارەی موچەخۆرانی هەرێم بە قسەی حکوومەتی هەرێم 1,249,481 کەسە و نزیکەی 200,000 موچەخۆر کەمی کردووە بە بەراورد بەو ژمارەی پێشتر بەرپرسانی حکوومەت باسییان دەکرد. کەچی حکوومەت ساڵی ڕابردوو وتی کۆی بودجەی موچەخۆران ئەکاتە 880 ملیار دینار. ئێستاش دوای کەمکردنی 200,000 موچەخۆر حکوومەت ئەڵێت کۆی بودجەی موچەخۆران 897 ملیار و 500 ملیۆن دینارە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر خێربەنگ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سزانیارێکتان هەیە لەسەر پەسەندکردنی یاسای ڕەژنووسی یاسای بودجێ عێراق کە ئەمڕۆ ئەم میوارەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو. سەرەتا بەناوی خۆی گەورە و سڵاو لە ئێوە لە کاک زانا دەمەکانم بینیۆگای زانا ڕۆستایی و لە ڕاستیە لە مۆزۆی بودجەی ئەم ساڵ بریتیە لە ئەو زنجیرە پەرچەکردارانە یاخۆ زنجیرە هەڵوێستانەی کە حکوومەتی عێراقی بەعام لە ماوەیەکی دوور و درێژدا دەیویست بیکە یاخۆ جۆرێک لە جۆرەکان گزارشتە ناڕزایی هەڵوێستی شیعە و عەرەب بەگشتی بەرامبەر بە کوردستان چ لە ڕووی ئیدارە و چ لە ڕووی سەربازی و چ لە ڕووی داراییەوە.
ئەمەی کرد لە ناو یاسای بودجێ هاتووە برتێ لە هەڵوێستی ئەوان لە ڕووی داراییەوە کە پێیان وا بووە لە ساڵانی ڕابردووە بەشە بودجێ هەرێمی کوردستان زۆر بووە و ئەو بەشە بودجەیە بێزگرەوەی کە پێیان وا بووە ئەو لە شارەکانی تردا یان لە پارێزگاکانی تردا کە هەمیشە لە بەتایبەتی لە بودجەی ئیسtisماریدا فائز هەبوو واتە هەمووی جێبەجێ نەکراوە و تەدویر کراوەتەوە ئەوەی کە زیاد بوو بۆ بودجەی ساڵی ئایندە لە هەرێمی کوردستاندا هەمیشە هیچ بڕەپارەیەک فائز نەبوو نەگەڕاوەتەوە بۆ بەغدا بێزگرەوەی کە دیوانی چاودێری دارایی و ئەوانە لە هەرێمی کوردستاندا ڕێگان پێ نەدراوە دیوانی چاودێری دارایی عراقی زۆرێک لەمانە ڕۆڵ ببینن ئێستا ئەوان دێن لە ڕێگەی کەمکردنەوەی بەشە بودجەوە تۆڵی خۆیان دەکەنەوە و هەڵوێستی خۆیان بەو شێوەیە دەردەبڕن ئەمڕۆ لە ناو ئەنجومەنی وەزیراندا ئەڵبەت حەیدەر عیبادی لەوێ نەبووە تەنها یەک وەزیری کورد لەوێ بۆ کە ئەویش کاک دەربازە دەرباز محەممەدە ئەو لەوێ بووە بۆ بەڵام لەبەرەوەی کە سەر وەزیران لەوێ نەبووە تیمێکی وەزارەتی دارایی هاتووە کۆبوونەوەکە بە سەرۆکایەتی جعفەری کراوە ئەمڕۆ ئەمان تەمەن کاک دەرباز ملاحەزاتی زۆری وتوە تەنانەت باسی ئەوەی کردووە کە ئەوەی کە ئێستا من قسەم لەگەڵا کرد پێشەوەی بێم بۆ ستۆدیۆ وتی تەنانەت باسی ئەوم کردو کە ئێستا ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان لە سای 7 زیاترە بەهۆی ئەو کۆچە زۆرەی کە خەڵک کردوێتی بۆ مناوچانە و لەوانەیە سای 18 تا سای 20 ببێ بەڵام تەمان ئەم بابەتە وەکو پێم وتی ئەم بابەتە برتێ لە هەڵوێستێک یان خۆ ئامادەکردن بۆ دەربڕینی هەڵوێستێک کە جۆرێک لە فەرزکردنی ئیرادە ئەگەر ناڵێم تایفێت یا خوشەوێنێتی تایە بەڵام فەرزکردنی ئیرادەی لایەنی عەرەبی تایە کە دانەی بۆ شێوەیە بێت کە خوان بەس لە وەزیرە کوردەکان کە دوو وەزیر هەیە بەس دکتۆر دەرباز بەشداریە پێم وایە بەڕێزکاک فریاد کە وەزیر ڕۆشنبیری لە دەرەوەی وڵاتە لەم کاتێ بەڵێ دەنگی پێ نەداوە پرۆژەکە دکتۆر نەخێر دەنگی پێ نەداوە ئەسڵ دەنگدان نەکراوە لەسەر پرۆژەکە کاک دکتۆر دەرباز دەنگی پێ نەداوە بەس بۆ ئەوەی کە سەرنجەکانیان وتووە تیمەکەی وەزارەتی دارایی سەرنجەکانیان تەزیل تۆمار کردووە بۆ ئەوەی کە تەخویری حەیدەر عیبادیان کردووە کە لەسەر ئەساسی ئەم سەرنجانەی کە ئەندامانی ئەنجومەنی وەزیران چونکە زۆرێک لە وەزیرەکانی تریش تێبینیان هەبوو هەریەکەی وتوێتی بۆ منە و بجێی وەزارەتەکەی من کەمە پێویستمە فڵان پرۆژەیە فیسا پرۆژەیە ئەم مناقەشانە هەمووی بووە بەڵام ئەوەی کە تایبەتە بە پشتی کوردەوە کاک دکتۆر دەرباز زۆر لەسەری وەستاوە و تەنانەت باسی ئەو مادە دەستوریانەی کردووە کە ئەمە گۆڕینی ئەمە لە 2005ەوە کە بەم شێوەیە هاتوو لە ناکاو گۆڕینی ئەمە پەیامێکی زۆر خراپە و هەڵوێستێکی زۆر دژ بە کوردی خوێنێتەوە دوجار کە دەنگدانی کراوە دەنگدانەکە بۆ تەخویری سەرۆک وەزیران کراوە ئەو دەنگی بەوە نەداوە بەڵام وەزیرانی کوردی زۆرۆڵێکیان نییە لە ئەوەی کە یاساکە باش بکرێ ڕژنووسی یاسا هاوڕێجیان تەمان ئێمە لە 20 ئەوەندە وەزیرە کە دانیشێ لە ئەنجومەنی وەزیرانە وەزیرێکی کورد ئەتوانێت چی لە قەزەکە بگۆڕێ ینی دەنگدان ئەیخاتە دەنگدانەوە بە دەنگدان هەر ئەتوانێت ملاحەزاتەکانی خۆت دەڵێ داواکاریانی خۆ دەڵێ گریمان تۆ نەچوی دانیشتنەکەەوە گریمان ووا باش بوو بچێت بۆی ملاحەزاتەکانی بوو بڵێ بەڵام دەنگی پێنەدا ئەگەر ئەوان بەو شێوەیە کە دەیانەوێت سوور بن لەسەر ئەوەی کە بۆ شێوەی تێپەڕێ سپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز دەگەر بچینە هەورێ لای کاک زانە کاک زانە زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر پەسەندکردنی ڕژنووسی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە سەرنجتان چیەوە بۆچی پشکی هەرێم دووبارەوەی کە پێشتر حکوومەتی عێراقی ڕەتی دەکردەوە کە پشکەکە کەم نەکراوەتەوە یاخۆ بڵین ڕژنووسی بوجە بەم شێوازەنیە ئەمڕۆ بە هەمان شێواز کە پێشتر بڵاوکراوە لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر دراوە عزیزیش بێگومانەما شتێکی چاوەڕوان کراوە و دەتوان بڵێم یەکێک هەندێک دەڵێن پەرسەکردار بوو بەڵامەوە یەشێک لە دەستکەوتەکانی بڕیاری ڕیفراندۆم بوو کە هەرێمی کوردستان بەم شێوەیە بڕیاریدا دەبێت چاوەڕوانی ئەوەش بێت کە بەغدا شەموو زۆرە ڕێگاک دەگرێتە بەر بۆ ڕێگرتنی ئەمە لەلایەک لەلایەشی تر 70% تەنها ئیتفاقێکی سیاسی بووە لە 2005ەوە کراوە لەگەر لایەنە کوردستانیەکان نەبووەتە بەشێک لە دەستوری عێراقییان
هیچ قوتشی قانونی نییە تا هەتایە ئەوانە پابەت من پێوە و مامۆستا ئەمین دەزانێت ئێمە هەموو ساڵێ تووشی ئەو شەڕە بووین هەر بەو 4 ساڵی دەورە پەرلەمانەکەی خۆمان لە 3 ساڵی ڕابردووی ئامادەکردنی بووزەدا لەسەر 170 هەموو جارێک هەوڵ هەبووە بۆی ئەم هەفتە لە سەتایە تێنە پەرەوشێشی بۆ دروست بێ پێشتر لەبەر پەیوەندی سیاسەکان نێوان هەردوو لاو تەوافقێک کە لە عێراق هەرپا بووە هێشتیانەوە بەڵام ئێستا ئەوان ئەو باردۆخە سیاسی نوێی کە بەرامبەر هەرێم پەیدا بووە بە خراپترین شێوە بەکاری دەهێنن بۆ هێنانەدی هەموو مەرامەکانی خۆیان و بۆ جێبەجێکردنی دەستور بە شێوەیەکی حرفی لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەمە کەم تەرخەمێکەش هەموو نەخەینە سەر بەغدا لایانی خۆشمان ببینیم بزانین ئایا هەرێمی کوردستانیش کەم تەرخەم نەبووە لەوەی ئەمساڵ بەم شێوێ دەرەچێ زارێ بۆ تڕون دەکەمەوە یەکێ لە کەم تەرخەمیە هەرە گەورەکان وەزیری دارایی و وەکیلی وەزیری دارایی کە هەردووچیان پشتی کووردە و لە پارتی دیموکراتی کوردستانە و هەردووچیان لەسەر کارلا دراون هەرێکەی بە هۆکارێک بەڵام تا ئێستا پۆستەکەیان پڕ نەکراوەتەوە ئەگەر ئەو دوو پۆستە پڕکرابانەوە وەکو ساڵانی تر لە سەرەتای ئامادەکردنی پرۆژەی یاسای بودجە دەورەشیان دەدی دەیانتوانی وەزیری دارایی دەیتوانی ئیمزانەکە دەیتوانی دوای بخا دەیتوانی زووتر لایەنە کوردەکان ئاگادار کاتەوە بەڵام هێشتنەوەی ئەم دوو پۆستە بە بەتاڵی یەشێکە لە گەورەترین ئەو زیارانەی کە بە کورد کەوت لە مەسلەی بووزە و لە بابەتەکانی تشمان بەردەکەوێت ئەمە یەک کەم تەرخەمی دووەم ئەوەیە پرۆسی ئامادەکردنی بووزە لە مانجی 6 دەست پێ دەکات لە عێراق و بەپێی قانونی ئیدارەی مالی کۆمەڵێک خشتەی زەمەنی هەیە کە لە مانگی 6 و 7 و 8 و 9 دەست پێکا و ئەتا مانجی دا ئەبێ بگاتە ئەنجومەی نوێنەران بەڵام لەم قۆناغانی ڕابردوو حکوومەتی هەرێم خۆی لێ بێ ئاگا کردووە متابعی نەکردووە نوێنەری نەبووە لەوێ ئێستا لە ناکا و ڕۆژێک پێش پەسەندکردنی بودجە لە ناو ئەنجومەنی وەزیران بەیاننامە دەرەکا و داوا دەکات ئەنجومەنی وەزیران پەسەندینەکە کە هە لە ئەسڵدا ئەنجومەنی وەزیران دوا کەوتووە لە ناردنی بودجە بۆ پەرلەمانی عێراق کاتە ئەمانەش هەن بۆ ئێمە بزانین ڕاستە ئەوان دەیانەوێت زۆرێک لە گوشاری ئابووری بخەنە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی تا ئێستا هەرێمی کوردستان بەم شێوەیە نییە کە ئەوان دەیانەوێت هەتا ئێستا کێشە هەیە تا ئێستا واریداتە ئیتیحادیەکانی وەرنەگرتووەوە تا ئێستا هەرێمی کوردستان و ناوێت بێتە ژێرباری داواکاریەکانی بەغدا ڕەنگە ئەگەر ڕێکەوتنەکە زووتر کرابایە ئەم ڕێکەوتنەکە ئێستا لە ئارادانە ئەگەر ڕێکەوتن کرابایە لە سەر هەموو دۆستەکان گەیشتبانە ڕێکەوتن دوای ریفراندۆم ڕەنگە یاسای بودجە بەم شێوەیە تێنەپەڕی بایە بەڵام ئێمە ئێستا لە بارێک داین لەگە بەغدا باری نائیتفاقیە هەروەکو ئەمڕۆ وەزارەتی پێشمەرگە لە بەیاننامەکەی دەرێ هیچ ڕێکەوتنێک نییە لە بینی پێشمەرگە و هێزی سەربازی عێراقی کاتە لە باری نەبوونی ڕێکەوتن تۆ چاوەڕوانی هەموو ئەم زۆرە ڕەفتارانە بکە لە لایەنی بەرامبەر بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەرەز وتت پشکی وەزیری دارایی کە پێشتر هۆشار زێباری بوو کە لە پەرلەمانی عێراق لەسەر مەسلەی گەندەڵی متمانەی لێ وەرگیرایەوە بۆچی پڕ نەکرایەوە لەلایەن لایەنە کوردیەکان یعنی ئەگەر پڕ کرابایەوە بە پێی یاساوی کە بەرز دەڵێت دەیتوانی ڕۆڵی هەبێت لەوەی کە پشکی هەرێم بۆ نمونە لایەنی کەم لە ڕەژنووسەکە بەم شێوەیە کەم نەکرێتەوە ئێمە ئەندە ئیستحقاقاتی دەستوریمان لەو دەوڵەتە هەیە کە عێراقە هەتا ئاخر ڕۆژیمانەوەمان لەم دەوڵەتە دەست هەڵگرتن لەم دەستکەوتە دەستوریانە لەم ئیستحقاقا دەستوریانە بەڕاستی غەدرەکە لە خەڵکی کوردستان دەکرێت ئەم وەزیرە وەزیرێکی سیادیە وەزیری داراییە گەمەنیە ئەمە بێزگەلەوەی کە لە نێو ئەنجومەنی وەزیران دەتوانێت ڕۆڵێکی باڵای هەبێتن لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران هەروەها لە وەزارەتەکەی خۆشی دەیتوانین ڕۆڵێکی باڵا بێنێ نەهێڵی یاسای بودجە بەم دەردەیە سابسێ هێشتنەوەی ئەم پۆستە بە بەتاڵی یەکێکە لە گەورەترین ئەو زیانانەی کە بەبەر کورد دەکەوێ و وەلایەنێکیش کەم تەرخەمە لەم بابەتە نە بۆ خۆی وەزیرێک دادنێ نە ڕێگا دەدات هیچ لایەنێکی کوردیش ئەم وەزیرە دابنێت لەبەری بە پشتی خۆی دەزانێت هێشتنەوەی بارودۆخ بە چێشە بە ئالۆزی پێدەچێت لە بەرژەوەندی هەندێک لایەن دابێ بۆیە حەز ناکەن باردۆخی عێراق بەرەو ئارامی بڕوا حەز ناکەن کێشە چارەسەر بێ بەڵێ
بەس بەڕێزت پێ وایە بۆچی وتت ئەگەر ئەمە بەهۆی ریفراندۆمەوەیە ئەگەر ریفراندۆم نەبە مەسەلەی بودجەش کەم نەدەکرایەوە؟ ئەمە پێما بەگەر ئەم کێشە نوێی ریفراندۆم سەری هەڵنەدابایە ئێمە ڕەنگە وەکو ساڵەکانی تر ململانەیەکمان هەردەبوو لەسەر ڕێژەکە، بەڵام بەلایکەم پێگەی کورد بەهێزتر دەبوو لە گفتوگۆکە. ئێستا ئێمە لە لاوااسترین پێگەی گفتوگۆ داین ئەسڵەن، یعنی شروعی گفتوگۆمان نییە. ئێمە تەنها لایەنێک هەیە مەرجەکانی خۆی دەسەپێنێ، تۆ لە باردۆخێکی ئەو تۆنی بتانی مەرجەکانی خۆت بسەپێنێت تا تۆ لە باردۆخێکی مەسەڵی مەرێمی کوردستانە تەنها داواکاری دەکا. ئیتر ئەم داواکاریە وەرئەگیرێ وەرناگیرێ هیچ گرنتێک نییە. کەواتە پێش ریفراندۆم وەزعی کورد باشتر بوو، دەیتوانی داوا بکات، دەیتوانی هەڕەشە بکات، دەتوانی کارتی فشار بەکاربێنێ، بەڵام دوای ریفراندۆم تەواوی ئەم هەلو مەرجە گۆڕانکاری بەسەردا هاتووە و باردۆخەکە بە هیچ شێک لە بەرژەوەندی کورد نییە. بەڵێ سوپاس دەکەم کاری تۆرەگە بگەرم و لای بەڕێزت سەبارەت بۆی کە بۆچی ئەمڕۆ عەبادی لە خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکەی نەکردووە و سەبارەت بەوەش کە بەڕێز وتت دەسەڵات دراوە بە عەبادی بۆی مەسەرەن تێبینی و سەرنجی وەزیرەکان وەربگرێت وەرەسەڵاتی ئەوی پێدراوە گۆڕانکاری گۆڕانکاری تێدا بکات. دەکرێت لایەنە کوردەکان حکوومەتێرن چی بکات بۆی مەسەرەن لایەنی کەم لەگەڵ عەبادی قسەی بکەن و گۆڕانکاری تێدا بکرێت؟ وڵی پێم وایە لایەنی کوردی لە ئەخیرە دەست پێ بکەم. لایەنی کوردی لە ساڵانی ڕابردووە هیچی ئەو دوی نەکردو تا لەم ساڵا بیکە. دایم لە وەختی زایە لایەنی کوردی خەبەریە بێتەوە. ئەمە یەک دوو ئایا گەرە و لایەنێکە مەڵین لایەنی کوردی کە نای حکوومەتی هەرێمە توانیوێتی وەختی لە ماوەی پێشترە چ لە هەرێمە چ لە پەیوەندەکانی لەگەڵ بەقایە هیچ سەرکەوتوو بێ گەندەڵترین لایەنە، بێتواناترین لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی بێتوانترین حکوومەتە دەڕاستیە، ینی سەرڕای هەموو شکستە زۆرێکە بەسەر ئەو خەڵکی کوردستانی هێناوە، فەشەری هێناوە لەوەی کە تەنانەت ینی سێ پارێزگاش بەڕێوە بەرێکە کە شتێکی زۆر ئەگەر هەڵا بجە حسابکەن چوار پارێزگایە، بەڵام هەموو ئەمەی کە لە کوردستانە هەیە بەقەدەر بەس پارێزگای بەغدا نابێ دانیشتوانەکەی. کاتێک کە ناتوانن ئیدارەی هەرێمیشی ئەوها بدەن، بەڕاستی ئەم پێم وایە ئەوانە یعنی ناتوانین چاوەڕانی زۆر شتیان لێ بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان. لە ڕووی تەکنیکیەوە دەبوایە پێ دەکاتی ئامادەکردنی بجۆ لە مانگی شەشەوە تیمێکی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی ئامادەکردنی بودجە بواە چەندی پێویستە چەندی پێویست نییە و مەجموعی کولی تێچوونەکانی خەرجەکانی و داهاتەکانی بناردایە بۆ بەغدا لەگەڵ تیمێک لە شارەزانە لەگەڵ وەزارەتی داراییە باسی بکردایە. هەرچەند ئەم تایبەتمەندیە ئەم وردەکاریە لەوانەیە لە وەزارەتی دارایی عێراقیش وەکو پێویست نەکرابێ، چونکە بەس کەسەی پرۆژەی بودجەکەی یعنی ئازێک دەبینی تێدا. بۆ نمونە تەسەوەرەکەم دوایە کە پرسیارم کرد ئەمە بۆ وایە، وتیان حەیدەر عیبادی داوای دووشتی کردووە، داوای ئەوەی کردووە نسبەتی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە بۆ 12.6 خۆی ئەمە داوای داوای کردەوە وەزارەتی دارایی، بەڵام داوای حەیدەر عیبادی زانیاری دەقیق بەڵێ داوای کردووە کە بەو شێوەیە پرۆژەکەی بۆ بنێرن وەزارەتی دارایی بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێم لە ساو دانیشتوانی بەغایە پێی ئەحسایانە، هەرچەند نە ئەحساکەی وەزارەتی تیجارە نە ئەحساکەی وەزارەتی تەختیت ئەمە پشتڕاست دەکاتەوە، چونکە هەردووشیان دانیشتوانی هەرێم لەمە زیاترن. ئەمە یەک. دوو داوایشی دیری کردووە کە چەمکی محافەزات بەکاربێنن، چەمکی محافەزاتی بۆ پارێزگەکانی هەرێم بەکاربێنن. بۆیە لە زۆربەی شوێنەکان نووسراوە پارێزگاکانی هەرێم نەنووسراوە هەرێم، و تەنانەت لە دەسەڵاتی گواستنەوەی پارە لە بابێکە و بابێکی تر چۆن دەسەڵاتداتە پارێزگاکانی تری ئیتیحادی، ئەوڵێ پارێزگاکانی هەرێمیش پارێزگارەکانی هەرێم دەسەڵاتی گواستنەوەیان هەیە بە مەرجێ لە سایە 5 زیاتر نەبێت. کەواتە یعنی سەیرەکەی ئێستا دەیەوێت لە بەغداوە هەندێک کاری دارایی بکات لە ناو یاسای بودجەیە تەدەخل لە کاری پارێزگاکانی هەرێمی شە بکات. من ئەمەم بەدڵە بۆ کامت بەدڵە، من ئەمەڕێی خۆمە. من پێم وایە لەبەرەوەی کە حەیدەر عیبادی لە ئێمە باشتر ئەزانێت، تەمەن دوایەوەی کە ئێمە ئەو معاناتەمان بەدەستم حکوومەتەوە بینی هێشتا قسە ناکەین، هێشتا پێمە وایە کە ئەمە مۆزوعی یەک ڕێزی سیاسی و
پارێزترین دەستکەوتەکان وا دەخوازێت پشگیری پارتی وێچێتی بکەین بەڵام پارتی وێچێتی ئەم دەستکەوتانە لە ناو دەبن بەڕاستی و بەردەوام لە ناویان بردو کەمیان کردوێتەوە پشگیری چی دەکەوێت کە بەڕێزوتن من پێم وایە لە حاڵەتی ئەوەی کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نەتوانێت بگۆڕدرێت هەر بم دەم و چاوانەی ئێستا و بم مێنتاڵڵتی ئێستانەوە بمێننەوە ئەوە حکوومەتی نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان ناکە و بێزگەلەوەی کە فەشەلی گەورەشی هێناوە کەواتە پێویستەکەم حکوومەتە ناتوانێت نوێنەراتی حەقیقی خەڵک بکە ناچارین دەرفەتیشی تر بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە خەڵک بێ موچە نەبێ ڕای من وایە یعنی ئەگەر ئەم حکوومەتە نەتوانرا بگۆڕدرێ یانلانی کەمی نوێنەراتی هەموو پێکاتە و لایەنەکان بکە وا باشترە حکوومەتی حەیدەر عیبادی بۆ ماوەی ساڵێک لە ڕووی داراییەوە فقط لە ڕووی سیاسیەوە جیاوازە بابەتەکە لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان وەکو کەیان پارێزراوە لە دەستوردا کیانی دەستدرێژی ناکرێت سەر بەڵام لە ڕووی داراییەوە دەکرێت مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکرێت هەر پارێزگای چەند فەرمانبەری هەیە هەموو سێکتەرەکان کۆ کاتەوە لە ناو پارێزگا لە ناو ئەنجومەنی پارێزگادا یان ناو دیوانی پارێزگادا لیژنەیەکی تەرخان بکرێت بۆ کۆکردنەوەی ژمارەی فەرمانبەران و ینی وەکو لیژنەیەکی دارایی لە ژمارەی حسابی ئەو پارانە بێت سەر ژمارەی حسابی لەژێر چاودێری پارێزگار و ئەو لیژنەیە و ئەو لیژنەیە هەوڵدا بە دابەشکردنی بەسەر بەڕێوەبەراتەکانی ناو پارێزگاکەدا بەو شێوەیە موچەی فەرمانبەران بدرێت چونکە من پێم وایە ئەم حکوومەتە ناتوانێت ئەگەر پارەی بدەن دەست ئەگەر پارە هەمان پارە بدرێتەوە دەزەوە حکوومەتە هەمان قەیرانی نیو موچەی و ڕبع موچەی بە بەردەوام دەبێ و هیچ لە مەوزوعەکانەوە ناتوان پارەکە چی لێ دەگەر بدەن دەست حکوومەت ئەوان ئەزین چۆنە لەبەرەوەی ئەوان کۆمەڵی خەڵکی زۆریان هەیە بندیوار و خەڵکی زۆریان هەیە کە موچەی بۆ سەرفەکەن بە هیچ غیڵایی شەرعیان نییە ئەما بێتەوەی ئەوەی کە نتوان پارەیەکی زۆر سەر بکەن بێزگەلەوەی کە پێم وایە بەشێکی تریشی بۆ هەندێک خەرجی داهێنن کە خوا نەزانن. سپاس دەکەم کاک زاناگە بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بەو دووبەرگەی کاک دکتۆر باسی کرد سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە پشکی هەرێم کەم کراوەتەوە کە ئەو بازلەوە کە عەبادی خۆی داوای کردووە ناوی هەرێمی کوردستان گۆڕاوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێستا کە ئەنجومەنی وەزیران عەبادی سەرپشت کردو لێ کرە دەسەڵاتی گۆڕانکاری هەبێت ئێستا دەتوانرێت چی بکرێت بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکرێت یاخۆ ڕۆڵی پەرلەمانتارەکان چیە لە کاتی هاتنە پەرلەمان کەم بجێڕەوانی پەرلەمان دەکرێت دەتوان گۆڕانکاری تیا بکەن؟ بەڵێ بە پێ و زانیارێنێ کە برای بەڕێزم کاک ئەمین خستە ڕوو ئەگەر ئەمە داواکاری حەیدەر عەبادی بوو بێ لە لیژنەکەی وەزارەتی دارایی و ئەو پێگوت بن ئەم ڕێژێ دانێن و ئەم چەمکە بەکاربێنن بە دوورنی ئەوە هەروەکو یەکێک لە گوشارەکانی حکوومەتی ناوەندی بێ بەسەر هەرێمی کوردستان بۆی زووتر بێتە ژێربار و وەڵامی داواکاریەکانی بداتەوە. ئێستاش کە ئەنجومەنی وەزیران ڕێگایدا بە حەیدەر عەبادی دەستکاری بکا و تەخویل کرا بەم بابەتە دەبێ هەندێک ڕێگا بگرینە بەر کاریگەری هەبێت لەسەر حەیدەر عەبادی پێش ڕاوەنەکردنی بۆ پەرلەمان بۆ نمونە نەتۆ یەکگرتووەکانە و سەفارەتی ئەمریکا لە عێراق و هەروە سەفارەتی بریتانیا و هەموو ئەو نێوەندە نێودەوڵەتیانەی کە کاریگەریان لەسەر سیاسەتەکانی حەیدەر عەبادی هەیە دەکرێت کورد پەیوەندی بکە ئێمە وەکو فراکسیۆنەکان فراکسیۆنی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیش سەردانی سەفارەتی ئەمریکامان کردیە و ئەو شتانەمان لێ ئاگادار کردوەوە داوامان لێ کردووە کە ڕۆڵی خۆیان ببینن لەبەرەوەی کورد تووشی برسێتی دەکەن بەم زۆرە بودجەیە و حکوومەتی هەرێمیش بە خۆیان دەبێت ڕۆڵی خۆیان ببینن پەیوەندی تایبەتەکانیان بخەنە گەڕ بۆ ئەوی کاریگەری دروستکەن لەسەر حەیدەر عەبادی و چۆن ڕێنمای پێداون کە ئەم خاڵانە بەکاربێن بە هەمان شێوەش بیگۆڕێت بە دووریش نییە کە حەیدەر عەبادی داوای تەخویلی کردووە هەر بۆ مفاوەزاتێک پێویستی بم تەخویل هەو بێ بۆ خۆی دەستکاری بکە بەر لەوەی بێتە پەرلەمان ئەگەر بەم شێوێ هاتە پەرلەمان ئێمە 63 ئەندامی پەرلەمان ئەگە هەمووشمان لێ بین بەرامبەر بە 206 ئەندامی پەرلەمانی غەیرە کورد ئیسمان پێ ناکرێت دەتوانین بایکۆتی کۆبوونەوە کە بکەین دەتوانین دەگمان بەرزکەوێن دەتوانیت کۆنگرێ ڕۆژنامەنووسی بەستین بەڵام ناتوانین یاساکە ڕابگرین لە دەرسوونی یاساکە بە بێمەش دەدرچێ ئەوە لەلایەک لەلایەکی تر حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا فێر نەبووە پەنا باتە بەر یاسا و دادگا
ئەم سەیرە تا ئێستا لە هیچ کەیسێکی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیدا حکوومەتی هەرێم پەنای نەبردەوەتە بە دادگای فیدرالی ڕەنگە لە ترسیەوە بێ کە بۆ خۆی ئەوەندە کەم و کوڕی هەنا دەترسێ باری ئەو لارتر بێ لە باری حکوومەتی ناوەندی بەڵام ئێستا لە یاسای بووزە لە زیاتی بەیاننامە دەرکردن و لە زیاتی بەرنامەی تەلەڤیزیۆنی حکوومەتی هەرێمی کوردستان با پەنا باتە بەر دادگای فیدرالی و نادەستوری بوونی ئەو مادانە ڕابگەێنێت و بەڵام کاکزانە داگانە هەڵبشێنێتەوە ڕاز بکرێنەوە ئەمە لە حاڵەتێکە بووە یاسا ئێستا زارێ هەر لە قۆناغی پرۆژەیە ڕەنگە لە قۆناغی پرۆژە نەکرێ پەنا بینە بەر دادگا بەڵام داوا دەکەم هەرێمی کوردستان پەنا باتە بەر دادگاکان پەنا باتە بەر یاسا بۆ چارەسەرکردنی بەشێک لەو کێشانە بەڵام ئەوی کە بەڕێز وتت ئەو لە سەدا حەڤدەیە کە بەڕێز وتت لە یاسا هاتووە نە لە دەستور هاتووە و ڕەنگە ئیتفاقێکی سیاسیش نەبێت لەسەرم لە سەدا حەڤدەیە ئێستا هەرێم لە ڕێی یاسا و لە ڕێگەی دادگای دەستوریەوە دەتوانێت ئەمە چارەسەر بکات یاخود تەنها دەتوانێتەوە چارەسەر بکەوەی مەسەلەی هاتنی ناوی حکوومەتی هەرێم بە ناوی بڵێن پارێزگاکانی هەرێمی کوردستان حکوومەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ ڕێژەی حەڤدە لە سەتاوکو باسم کرد ڕێژەیەک نییە کە لە دەستوری عراقی باسکرابێ و حکوومەتی ناوەندی تا هەتای ناساروی ئەم ڕێژەی بۆ ئێمەدا بنێ و هەروەها تەنها لە یاسای بودجەی ساڵەکانی ڕابردوو هاتووە ئیتفاقێکی سیاسی بۆ دەتوانن هەموو ساڵش بەعرض بە بۆی ئەم ڕێژەیە بگۆڕێ بەسترابەوە بە سەرژمەری دانیشتوان کە ڕەنگە حکوومەتی هەرێمیش بای خۆی کەم تەرخەمی هەبووە لەوەی کە بۆ سەرژمەری دانیشتوان ئەنجام نەدراوە هەموو ئەم بابەتانە زۆرێک لە ناڕۆشتی تێدا لە بینی هەرێم و لە بینی بەغداد تا چەند خەتای ئەوان بووە تا چەند خەتای ئەوان بووە بەڵام لە مەسەلەی گۆڕینی دەستاواژەی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی پارێزگاکان ئەمە زۆر بەزەقی دیارە کە دەستاواژەیەکی نوێ لە دەستوری عراقی ناتەوە و هەڕەشەی لە بۆ سەر ئەو کیانە سیاسی کە پێگوترێ هەرێمی کوردستان دەکرێ هەرێمی کوردستان وەکو یەکێشی سیاسی و ئیداری و مالی هەر بمێنێ بەڵام لەناو ئەو یەکەیە ئاماژە بە پشتی سلێمانی و پشتی هەولێر و پشتی دۆک و پشتی هەڵەبجە بکرێ ئەمە ڕەنگە باشتریش بێ و زۆرێک لە عەدالەت تێدا و مافی پارێزگاکان دەپارێزرێ منیش پشتیوانی ئەو بیرۆکەیە دەکەم کە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی مالی بخاتە سەر حکوومەتی فیدرال بڵێ هەرچی موچە و بوجەوە هێوەرە بۆ خۆت سەرپەرشتی بکە بزارە چۆن کاروباری ئەو هەرێمە لە ڕووی داراییەوە بەڕێوە دەبەی خۆی لەژێ ئەو بەرپرسیارەتە بینیتە دەر چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە بدا لە حاڵی ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو پاشەکەوتی موچە بژێڕێتەوە بۆ فەرمانبەران قەیرانەی پێ سەر ناکرێت کە داهاتە فیدرالیەکانی لە دەست نەمان داهاتی گومرگە داهاتی نەوتە کاکزانەکانی کە شێشێ بۆ دروست دەبێت بەڵێ ئەو پێشنازەی بەڕێز کە دەڵێ دەکرێت ئەمە چارەسەر بکرێ ئەوەی کە پشتی پارێزگاکان دیاری بکرێت بەڵام پارەکە لە ڕێگەی حکوومەتەوە بێت بۆ نمونە لە ناو پرۆژه یاسای بودجە پشتی هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان دیاری بکرێت بەڵێ ئەمە ڕەنگە ئێستا شەروان وسرابێ کە دوای ئەوەی کە پشتی هەرێمی کوردستان بە کۆی گشتی دیاری دەکرێت مەبلەغەکە هەلە نێو ئەم یاساش بگوترێ بەمەرجێک یان بڕی ئەوەندە پارە بۆ پارێزگای سلێمانی بڕی ئەوەندە بۆ هەڵەبجە بڕی ئەوەندە بۆ دۆک بڕی ئەوەندە بۆ هەولێر بۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کراوە نەبێت لە دەستکاریکردنی پشتی پارێزگاکان و پارێزگاکان ئەمین بن لە پشکەکانی خۆیان و لێ نەترسێن کە لایەن حکوومەت هەرێمەوە دەستکاری بکرێ بەڵێ زۆر باشە بەس ئێوە ڕخنەتان لە حکوومەت گرت کە بۆ مەسەلەی بودجە کە درەنگ ئامادەکاری کرد و تەنها ئەمڕۆەوەی کە ڕاگەندراوێکی بڵاو کردو ئەی وەکو فراکسیۆنەکان ئێوە لە بەغداد چیتان کردووی هیچ کۆبوونەوەی کاوە بەشکراوە لە سەرم پرسە لە نێوان فراکسیۆنەکان بەڵێ ئێمە هەر لە هەفتەی ڕابردوو دوای ئەوە یەکەم درافتی پرۆژە یاسای بودجە پێشێ بگاتە ئەنجومەنی وەزیران گەیشتە ئێمە لە ڕێی هەندێک لانی پەیوەندی دارەوە هەست بە مەترسیەکە کراوە بەڕێز بڕیارداری لیژنەی دارایی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆی تەواوی کرد لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کاک ئارام شێخ محەممەد و هەروە لەگەر ئەو فراکسیۆنانەی کە لە بەغدا بوون و ڕوونکردنەوەی داوە کۆنگرەی ڕۆژنامەنووسی لەسەر کرد هەر لە بەغدا کۆنگرەی ڕۆژنامەنووسی کرد بەیاننامەی دەرکرد و هەروە لە هەرێمیش
و پەیوەندی بە هەندێک لایەنی بیانیش کراوە بۆی کە فریای باردۆخەکەن و نێڵن حکوومەتی ناوەندی ئەم زۆرە غەدرە بەرامبەر. بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکمانای دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگر پرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵسوندت پارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بەسوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بەسوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بەسوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بەسوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کاکتۆرەکە بگەرم و لای بەڕێز پێشتر بەڕێزیشت باس لەوەکە کە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان بژاردەیەکی باشە کە بەڕێزت وتت بژاردەیەکی باشە بەڵام ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ حکوومەتی هەرێم کۆبوونەوە داوایان کردبوو کە حکوومەتی عێراق مامەڵ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکەن. تەڵام من کاتێک گەڵم بژاردەیەکی باشە کە ئەم حکوومەتەی ئێستا وەکو خۆی بمێنێتەوە چونکە بەڕاستیم حکوومەتەوە ئەم سیستەمە سیاسی کە پارتیویچەتی لێ بەرپرسیارن یعنی خیانەتیان لە هەموو گەلی کورد کرد بەگشتی لە پێشمەرگە کرد تا ئەم دەقەیە پێشمەرگە وەکو هێزێکی پەش و بڵاوی مڕەتەب موچەکەشی نادرێتێ و خزمەت نەکراوە خیانەتیان لە موچە خۆر و فەرمانبەران کرد کە ئەلەساس ئێمە ئاوری سەر بە خۆمان هەیە و نەوتە فرۆشین و موچەتان دێن و 2000 موچەکانیان بڕین و کریان پاشەکەوت و تەنها موچەکانی خۆشیان پاشەکەوتەکە ڕبع موچەکەشیان پێ نادەن خیانەتیان لە خەڵکی کوردستان کرد بەوەی کە بەهۆی ئەو سیاسی گرتیانە بەر وڵات هەر وێران بوو بێزگەلەوەی کە بوونی تحتی نەما و خەدەمات نییە و بازار وەستا و ژیان پڕ بووە لە کولە مەرجی و ناڕەحەتی لە هەمووی خەتەرتر دەستکەوتەکانی گەلی کوردستانیان ئەوها بە خۆڕایی بەبادا و دەستین بە بەغدایان کرد. ئەمە
بۆیە ئەم حکومەتە شایانی ئەوە نییە وە تێی ڕنابێت کە بتوانرێت حکومەتێک بێت خزمەت بە خەڵکی کوردستان بکەوە دادگەریە بێ و بتوانێت ئەگەر پارێکی بکرێتە دەست بتوانێت لەم نەمەتەیکی ئێستا هەیە بیگۆڕێ ئەم حکومەتە من نەمێ شتێکان پێ بڵێم حەیدەر عیبادی تەمەنە ممانەوە نی حەیدەر عیبادی باش حەیدەر عیبادی زۆر خراپتر تعامل دەکات و پێی وایە لەگەڵ ئەم حکومەتەیە تعامل بکە باشە چۆن لەبەرەگەر لەگەڵ ئەم حکومەتەیە تعامل بکە بڕێپاریان داتی ترکی بخوانە چۆن بەکاری دێن چۆنی بەکارنایەن و هیچ بەرپرسیار نابێت لە ماوەی ڕابردوودا ساڵێن ڕابردا بڕێپاری یەکجار زۆر نزیکی 100 میلیارد دلار بەس پارە لە بەغدا هاتوتە ئەم هەرێمی کوردستانەوە بەشێکی بۆ موسەوی فەرمانبەران ئەوانە خرج کراوە بەشێکی زۆری خەڵکی پێکردراوە و موچەی بۆ بڕاوەتەوە ئەمە بۆتە پاڵپشتی حیزبەکان و چۆنڵە بۆتە لە دەری هەندێک لە حیزبەکان بۆی ئەو موچەی کە لە حیزبەکانە بۆی بڕاوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشی زۆریشیان دزیوە بردووە و بەشی ئەوی کردووە بەڵام ئێستا یەکێک لە داواکارەکانی هەر لە ناوی یاسای بودجێ هاتووە ئەڵێ دوای پێداچوونەوە بە خەرجی ساڵانی ڕابردوودا پێداچوونەوەی دیوانی چاودێری دارایی ئیتحادی ئەبێ هەموو ئەو زیادانەی کە دیار نین تەختێ نەکراون بژێردرێنەوە ئەنجە سەیریکە ئەگەر پارەی عێراق ئەگەر موچەی ئێمە لای حکوومەتی هەرێم بێ و عێراق بۆ هەیە ئەو کاتەش پارەی بۆ هەرێم لە حکوومەتی هەرێم نێرە بڵێ تۆ پارەی پێشوت لایە خەرج نەجێڕاوەتەوە بۆ منە ساڵی بۆ منە 2012 چەند ملیارێکت ماوە ساڵی 2010 چەند ملیارێکت ماوە دوجار کەواتە حکوومەت هیچی نادرێتێ فەرمانبەرانیش لەبەرەوەی بڕیارە لەم حکوومەتە و موچیان بدرێتێ بێ موچامێنەوە کە حکوومەتیش شتێکی نەبێ بفرۆشێت کەواتە بۆیە من پێم وایە ئەگەر ئەم حکوومەتە مایەوە و نەگۆڕدرا ئەوە ئەو کاتە فەرمانبەران بە ناچاری پێم وایە وەکو حەلێک ئەوە حەلە باشترە بۆەوەی کە بەغدا ڕاستەوخۆ چ لە ڕێگای لیژنەیەکەوە بێ چ لە ڕێگای تەرخانکردنی وەزارەتیشی تایبەتەوە بێ بۆ ئیدارەدانی مۆزوعی موچەی فەرمانبەران چ لە ڕێگەی پارێزگاکانەوە بە ڕاستەوخۆیی حەلێکی مباشر بۆ فەرمانبەران بدۆزەوە گرنگ ئەوەیە موچە ڕاستەوخۆ بکاتە دەستی فەرمانبەر و موچەخۆران نەوەکو بدرێتە دەستی حکوومەت چونکە ئەگەر بدرێت دەستی حکوومەت یەکەم ئەم حکوومەتە تێرا نابێت لێ خۆی ئیدارێکی باشی پارەکە بدا دوو وەکو ساڵانی ڕابردوو ئیدارەی موچەکە دات و کە لەوانەیە هەر ڕوبع موچەونی و موچەکە بێت چونکە ژمارەی فەرمانبەرەکانی زۆر ئەوەی کە خۆی موچیان داتێ زۆر لەوە زیاترە کە بۆ ئەحسایانی کە لە بەغا هەیە لە بەغا ئەحسایەکە 628,000 کەس بەناوی موچەخۆرەوە لەوێ هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا ملیۆنێک و 249 لە دوای هینەکە لە دوای ئەمەی کارتی بایۆمترێکە بۆتە ئەمەندە کەواتە ئەم پارەیە بەش ناکە بابەتیشی ترمان هەیە یعنی ئەگەر ئەمە یەکێک لە سەبەبەکانی سەبەبی دوومێن لەوانەیە ئەم حکوومەتە یان ئەم ستافە سیاسیە لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو هەر خۆیان بەڕێوەبەر حکومڕامبوون سزا بدرێن سزای ئیدارایی بدرێن بۆ نمونە لەسەر ئەو خەرجیانی کە لە ماوەی ڕابردوودا خەرجیان کردووە و تەدقیقیان نەکردووە یاخۆت ڕقەمی حەقیقیان نەجێڕاوەتەوە بۆ بەغدا و راپۆرتیان داوتەوە دیوانی چاودێری دارایی هەموو ئەم پارانیان لەسەر حساب بکرێ ئەو زیادانە کە لە سەریان حساب بکرا پارەی تریان بۆ نانێردرێ کە بۆشیان نێردرا ئەو کاتە موچەخۆرەکە ببێ موچەمێنێتەوە سپاس دەکەم کاکتۆر کاک زاناگە بگەڕێم و لای بەڕێزت ئەوەی کە پێشتر بەڕێزیشت باس کرد سەبارەت بە ئەوەی کە تاکو ئێستا ڕێکەوتنی سەربازیش نەکراوە ئەوە ڕێکەوتنەکان بڵێن و گفتوگویانی کە سەربازی نەگۆدراون بە گفتوگوی سیاسی ئەگەر ئەم ئیتفاقانە نەبێت چارەنووسی چ کاریگەرێکی دەبێت سەر چارەنووسی موچەی خەڵک ئێستا خەڵک زۆر بەلایەوە گرنگە کە موچەی بۆ دابین بکرێت فیدرال ئامادەنیە پابند بێ بە دەستوری عێراقەوە ڕاستە ئامادەی گفتوگۆ دەرئەبڕێ بەڵام لە ڕاستیدا ڕۆژ بەڕێ ئەکات دەیوێت چۆنێک بیتن زۆرترین ماوە بەم شێوەی ئێستا بەڕێوە باکە ئەم شێوەی ئێستا هەمومان متفقین لەسەری زیانەشی زۆری لە هاوڵاتیان و لە موچەخۆرانی هەرێمی کوردستان داوە کەواتە لە حاڵەتی نائیتفاقیدا لایەنی بەرامبەر بڕیارەکانی خۆی دەدا
و شتەکانی خۆی هەڵەدات بباتە سەر هیچ حساب بۆ تۆ ناکە. لێرەدا قوربانی چێە؟ قوربانی هاوڵاتیان، قوربانی موسەخۆرانی هەرێمی کوردستانن. بەداخەوە زۆر جار بەرپرسانی هەرێمی کوردستان میلەت وەکو قەلغانێک بەکاردێنن بۆ خۆیان، ینی هیچی کەمترن لەوە نییە کە چەکدارەکانی داعش لە مووسڵ خەڵکی مەدەنیان بەکاردێن ناوەکو قەلغانێک بۆ مانەوەی خۆیان تا 2 ساتەکان کۆلان بە کۆلان خەڵک بە کوشتی درا بۆ ئەوی خۆیان نەجات بن. ئەمەش لە شێوە سیاسەکەی گەوەگرین. ئێستاش هەرێمی کوردستان و دەسەڵاتداران هەرێمی کوردستان کە هیچ ئامادەیان تێدا نیە مڕازعی خۆیان بکەن، ئامادەنیان نین هەندێک لە چاکسازیانە بکەن کە چەندین ساڵە داوایان لێ دەکرێت و هەردانەوەی ڕۆژ بەڕێ بکەن، هەردانەوێ بە وەفد و بە وەفدی عسکەری و بە بەیاننامە و بە دانیشتن لەگەر هاوپەیمانان درێژە بەم بارودۆخە ئێستا بدەن کە ئەم بارودۆخە کەلچینیە بەردەوام بێ. ینی چۆن ئێستا بەغدا مەسلەی ڕیفراندۆمی بە دەرفەتێک زانی بۆ پیادەکردنی مەرامەکانی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان، ئێمەش حەقا لە هەرێمی کوردستان ئەم بارودۆخەی کە ڕوویدا بە دەرفەتێکی بزانین بۆ چاکسازی. ئێمە ئێستا کەوتوین، بەڵام دەبێت هەوڵی هەستانەوە بدەین. من ئەوەی دەیبینم هەوڵی هەستانەوە نییە، بەڵکو بەردەوام بوون لەسەر حاڵەتی کەوتن. هەوڵی هەستانەوە ئەوەیە کە تۆ بێ لەگەڵ ئەو حیزب و لایەنانەی کە چەندین ساڵە ڕەخنەت تێدەگرن، پێشنیار بۆ دەکەن، تێبینیت بۆ پێشکەش دەکەن، پرۆژەت دەدەنێ، بڵێ وەرن کاکە ئەوە ئێمە کارێکی خراپمان کرد، چی بکەین؟ چۆن هەستینەوە؟ کەوتن عیب نییە، بەڵام هەڵمەستانەوە عیبە. وەرن چۆن هەستینەوە، چۆن ڕوبەڕووی ئەم بارودۆخە بینەوە. دڵنیاشم نە کۆمەڵ و نەگۆڕانیش خۆیان نابوێرن لە بەرپرسیارێتەکە، ئەگەر هاتوو ببینن لایانی بەرامبەر فعلەن ئێرادەیەکی ڕاستەقینەی هەیە کە مڕازعی خۆی بکاتەوە، کە چاکسازی بکات، کە خۆی ئامادە بکات بۆ خۆناغی داهاتوو. بەڵێ کەواتە بە بۆ چوونی ئێوە ئەوەی کە ئێستا مەسەلەن دوای دەبنە هاوکار بۆ حکوومەتە. بەڵێ دوای بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا جۆرێک غروری هەیە بۆ نمونەلایەن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و کە ئێستا دەیانەوەی خۆیان وەکو فریاد ڕست پیشان بدەن. پێ دوای ئەگەر ئەمانە دووبارە و توێژ لەگەڵ بەغدا بکەن و توان کێشەی موچەکێشی تر چارەسەرکردن یاخوو بەدی لەوەی کە ئەمانە بگۆڕن لەبەرەوەی کە لە ڕابردوو شکستیانێناوە. ئەمانە ئەگەر نەشگۆڕێن وڵاتێک تۆکانی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا بۆیە پشتیوانی خۆیان بۆیان دەربڕیوە، پشتیوانشی مەرزدار بووە بۆیە کە پەرلەمانی کوردستان ببێتە سەنتەری بڕیاردان و ببیتە مەرجع، بۆیە کە پارتە سیاسەکانی تری هەرێمی کوردستان بێبەش نەکرێن لە بڕیاردان، بەشداری پێ بکرێن لە بڕیار و بکرێنە بەشێک لە پرۆسەکە. کەواتە ئەوانە ئێستا دەرفەتێکیان بۆ ڕەخسا، ئەگە بیانەوێت سوود لەو دەرفەتە وەربگرن و مڕازعی خۆیان بکەنەوە و ئێرادێکی ڕاستەقینیان هەبێ بۆ ساکسازی و لە کۆمەڵ و گۆڕان باش بێنە پێشەوە و ئامادەی شتاوان ترابی کە پەرلەمان خاوەن بڕیار بێ، ڕێگا بدەن پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بڕیاری گرنگ بداتن لە ڕاستکردنەوەی باری خواری هەرێمی کوردستان کە چەندین ساڵە بە خواری و بەلاری هاتووە. ئەوە دەتوانین بڵێن هەوڵێکی دڵسۆزانێ و مەجاری هەستانەوەی تێدایە. بەڵام ئەگەر بەردەوام بن لە سەدرێژەدان بە هەمان سیاسەتەکانی پێشویان و چاویان لەوە بێ کە کۆمەڵ و گۆڕانیش لەگەڵیان بن بە هەمان شێوازی جاران، ئەوە لە ڕاستیدا هیچ چارەسەرێک پێشکەش ناکە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیانی زیاتر بە هەرێمی کوردستان دەگەێنن بە شێوەیەکی گشتی و بە خەڵکی هەرێمی کوردستانیش. پێویست ناکە سیدیکە خەڵکی کوردستان ببێتە قەلغانێک بۆ پاراستنی کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خواست. بەڵە زۆر باش. دووە پرسیارم بە کورتی سەبارەت بە وەڤەت هیچ ئەگەرەکەیەکەوەم زوانە وەڤەت بچێت بۆ بەغدا یاخود پێ دوای باشنی پێکاتە کە بچێت بۆ بەغدا لە چۆن پێک بێت چ وەفدێک؟ لە ڕابردوودا وەفدەکان وەفدی حیزبی بوون، کۆمەڵێک کەسایەتی دەچوون بۆ بەغدا کە نە لە حکوومەت بوون نە لە ناو پەرلەمان بوون و بەیشێک ئێمە شکو پەرلەمانتەرین بەغدا ئاگادار نەبووین. باشترین وەفد ئەگە ئێستا پسی دوای ڕێکخستنەوەی ناوماڵی کوردیا، دوای ئەوەیە کە کۆمەڵێک کۆبوونەوەی جددی لە نێو خۆمان بکەین و فعلان ئێرادەی هەستانەوە هەبێ و مراجعەکردنی حساباتی خۆ بێت، ئەو جا وەفدێک پێک بێ لە موسساتە دەستوریەکانی هەرێمی کوردستان، لە حکوومەت، لە پەرلەمان و لە فراکسیۆنەکانی ئەنجومەن نوێنەران.
ئەمە باشترین وەفد دەبێت کە بچیت تعبیرێکی ڕاستەقینە لە هەموو پێکاتی خەڵکی کوردستان بکە و بە عقلێتێکی نوێ مامەڵە لەگە بەغدا بکە و ئەوە لە بیرە خۆی بباتەوە کە ئێستا ئێمە واقعی دوای ریفراندۆم زۆر فەرقێ لەگەر واقعی پێش ریفراندۆم و دەبێت بڕیار بدەین کە شەڕی خۆمان لە چوارچێوەی دەستوری عراقی بکەین و پەنا بینە بەر دادگا پەنا بینە بەر دۆستەکانمان پەنا بینە بەر هەموو شێوازەشی دیموکراسی و مەدەنی بۆ پاراستنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. سوپاس دەکەم کاکتور کاتمان کەمەوە سەبارەت بە چارەنووسی موچە ئێستا خەڵک چاوەڕێ ئەوەیە کە چارە سەرێک بۆ موچە بدۆزێ بەڵام ئێستا ئێستا نەرەکەوتنی سەربازیە نەرەکەوتنی سیاسیە و یاسای بودجە ڕەنگە هەفتەی داهاتوو بێتە پەرلەمانی عێراق پێ دوای چارەنووسی موچەی خەڵک چی بەسەر دێت؟ وڵام من تەسەوەرەکەم تەمان چارەنووسی موچە بەستراوەتەوە بە ڕێکەوتن خەڵ یەکەم بە ڕێکەوتن بەداخەوە لای هەرێمی کوردستاندا وەکو چۆن لەم هەرێمی کوردستان ئەدرا باڵەکانی خۆی ناکات چاکە وەکو حکوومەت باسیەکەی وەکو حەزب سیاسەکان ئەتراف باڵەکەی خۆی ناکات دام باڵەکانانێت تاکو و چاکسازی لە ناوخۆڕات دروستکە ئەوسا بێتە ئەو بتوانێت بە ینی بەڕوویەکی تر بە ئیرادێکی ترەوە بچێتە پێشەوە ئەگەرم ستافەی ئێستا بگۆڕدرێ ستافێکی نوێ بێتە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو ستافە بە منطقی بەقوتر و بە ئەرگومنتی بەقوترەوە توانێت بچێتە بەغدا گفتوگۆ بکە ئەم ستافە ناتوانێت ئەم ستافێکی لاوازە لەبەرەوەی هەرچی هەڵە و کەم و کوڕەکانە لە ماوەی ڕابردوودا لە سەردەستی ئەمان کراوە وە سەرکەوتو نەبوون ئەمە یەک بەڵام لابد پێویستمان بەوەیە کە ئەبێ ڕێکەوتن هەبێ و ئەبێ گفتوگۆ و دانوستان هەبێ تا ئێستا گفتوگۆ و دانوستانی مباشر نییە بەڵکو لە ڕێگەی ئەمریکیەکان و لە ڕێگەی هەندێک ناوەندەوە هەندێک بیرڕا ئاڵگۆڕ دەکرێت و گەرنان ئاڵ دانوستانی مباشر نییە کە ئەمە بەخۆی زۆر خراپە و ئەمە کەم تەرخەمیە هەر لەسەر مەساسەیە یەکێک لە حەزەکان مۆزۆی ڕیفراندۆمە تا ئێستا یەکێکی تر لە بربەستەکانیش ئەوەیە کە خۆیان ستافی هەرێم ئەو ستافی حکومڕانی هەرێم لە بری ئەوەی کە بیانوێت بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان پارێزانوێ بەرژەوەندی دەسەڵاتەکانی خۆیان پارێزنەوەکو حزب وەکو ئەو ستافە سیاسی کە تا ئێستا حکومڕانی زۆر باش دو پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە هەفتەی داهاتوو هەموو فراکسیۆنەکان دەگەڕێنەوە بۆ بەغداد تەسەوەر دەکەم هەمویان بگەڕێنەوە چونکە لەوانەیە هەندێک پەرلەمانتار هینیان هەیە کێشەی ئەویان هەیە کە لێژنەیەک دروست بووە کە داوای دەست پێ کێشانەوەیان دەکرێت متمانە سەرنەوەیان دەکرێت داواوەکرە بدرێن دادگا بەڵام لە ژێرەوە هەوڵێکەیە وەکوی من هەفتەی ڕابردوو بینی هەوڵەکە چی لە ژێر هەوڵەکەوەیە گفتوگۆکەن لەگەڵ لایەنەکاندا بۆەوەی گفتوگۆ دەکات لەگەڵ هەندێک پەرلەمانتاری ئەو لایەنانە بۆەوەی کە چاو بنووقێنن لەو قەزەیە و داوای لێپێچینی لە پەرلەمانتاری کورد داوایان لەلایەن عێراقیەکان کە دوو لێپێچینیان لەگەڵ نەکرێت بەڵێ لە چێنە و لە کەم لە ئیتر ئەمە هەموو هاوڕێمانن ینی ئەوە هەیە بۆ ئەوەی کە زمینە بسازێ بۆی کە هەموو لایەنەکان بگەڕێنەوە واتە هەموو لایەنەکان دەیانەوێت بگەڕێنەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق ڕسوودی سەرێکی لەگەڵمان بووی هەروەها بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ سپاس بۆ ئێوەش